زۆر سپاسی مامۆستان بەڕێز کاک حەمای حاجی مەحموودەکەم بۆ پێشکەشکردنی وتارەکەی. خانەوادەی شەهیدانی سەرفراز، میوانانی بەڕێز، بە ناوی خۆم و دەستگای ڕوانگەوە لە ناخی دڵمەوە بە خێرهاتنێکی گەرمتان دەکەم. شانەزیەکی گەورەیە بۆ ئێمە کە لەم مەراسمەدا لە خزمەتی ئێوەدا بین. پێشمەرگە و شەهید دوو وشەی پیرۆزن. پێشمەرگە هەمیشە سیمبۆلی ئازادی و شوناسی کوردستان بووە و لەوەتەی جەنگی نەخوازراوی تیرۆریش بەرۆکی کوردستانی گرتووە. پێشمەرگە پارێزەری کوردستان و دەستکەوتە مەزنەکان بووە وەک ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان. ئێستا پێشمەرگە لە هەموو کات زیاتر ناسنامای گەلێکی سەربەست و بێرە و جێی متمانەی تەواوی گەلانی جیهانیشە. شەهیدیش بەرزترین پلەیە کە پێشمەرگە دەیگاتێ. پێشمەرگە نەمرە چونکە شەهیدی نەمریە. ئەو پێشمەرگانەی کە گیانیان لە ڕێی کوردستاندا بەخشیوە هەمیشە لەگەڵمان دەبن و ڕۆحیان بەرجەستە دەبێت لە ئاشتی و ئارامی و پێکەوە ژیاندا. ئەو پێشکەوتن و ئارامیەی کە هەیە ئەنجامی گیانفیدایی پێشمەرگە و بەرهەمی خوێنی پێروزی شەهیدە. هەر بۆیەش هەموو کوردستان قەرزداری ئێوەی خانەوادەی شەهیدن. ئامادەبوانی بەڕێز، ئێمە وەک ڕوانگە بە چەندین شێوە و جۆر کارمان کردووە بۆ کۆکردنەوەی کۆمەکی لە هەر سێ ئاستی نێوخۆیی و نێوچەیی و نێونەتەوەیی. ئەوە دەستکەوت و شانۆزیەکی گەورەیە کە دەتوانین وەک ڕێکخراوێکی ناحکومی ڕۆڵمان هەبێت و خزمەت بکەین. ئەم بۆنەیە بۆ بەسەرکردنەوەی ئێوەی خۆشەویستە. دەزانین کە ئەم بۆنەیە و چەندان بۆنەی لەم جۆرەش ئاماژەی زۆر بچووکن لە بەرامبەر ئەو خزمەت و قوربانیدانە مەزنەی ئێوە پێشکەشتان کردووە کە دڵسۆزترینی کەسەکانتان لەدەستداوە. لە ئێستادا زۆربەی کار و پرۆژەکانی ڕوانگە بریتین لە گەیاندنی هەرچی زۆرتری خزمەت و پێویستیە بە ئێوەی خۆشەویست. ئەوەش بە ئەرکی سەرشانی خۆمان دەزانین. دەمانەوێت دەستگای ڕوانگەی ئێوە بێ لە ڕوانینتان بۆ ئاسوویەکی گەشت و ئایندەیەکی گەشتر. خۆشەویستان، ئێمە مەبەستمان گەیاندنی پێداویستی و خزمەتە بۆ هەموو هاوڵاتیان لە هەر شوێنێکی کوردستان بن بەبێ جیاوازی نەژاد و ئاین و بۆچوونی سیاسیان. سەرباری ئەو هەموو سەختیەی کە ڕووی لە نیشتیمان کردووە ئێمە گەشتبینین و بێوچان هاوکاری ئەو کەسانین کە پێویستیان بە بەسەرکردنەوە و ئاوردلێدانەوە هەیە. کارمان کردووە بۆ گەیاندنی پێداویستی بۆ ئەو هاوڵاتیانەی کە بەهۆی جەنگەوە ئاوارە بوون و باری گوزارانیان تێک چووە. ئێمە وەک ڕێکخراوێکی سەربەخۆ سەرەڕای خزمەت و کارمان خۆشەویستیمان لە هەک بەدایە بۆ نیشتیمان و خۆشگوزارانیمان مەبەستە بۆ گەل. هەر بۆیەش دەمانەوێ خەڵکی لەناو خەڵکی خۆماندا ویسرا و خۆشویسترا بین. مەبەستمان خزمەتکردنە، خزمەتێک پڕ لە پەرۆشی و خۆشەویستی. هیوەخوازین خەڵکیش ئاوا بڕوانێتە دەستگای ڕوانگە و کار و چالاکیەکانی. سوپاسی ئەو کەس و لایەنانە دەکەین کە بەدەم داوای ڕوانگەوە هاتن هیواداری نمونەیان زیاد بێ. دووبارە بە خێرهاتنی من قبول بفەرمونون. ئێمە بە تەنیا پێش ناکەوین بەڵکو بە خەون و ئاوات و کۆششتان پێش دەکەوین. بژی پێشمەرگە درود بۆ گیانی شەهیدان، سەربەست بێ کوردستان. زۆر سپاس.